ژنی ماڵەوەیە و سەرپەرشتی کۆمەڵێک خوێندکار و دەرچووی زانکۆ دەکات بۆ چنینی بەرهەمی کشتوکاڵی. نەسرین کەکاری سەرپەرشتیکردنی چنینی بەرهەمە کشتوکاڵیەکانە و ڕۆژانە خوێندکاران و دەرچوانی زانکۆ دەباتە سەر کێڵگەی جوتیاران و لە بەرامبەر بڕێک پارەدا بەرهەمەکانیان بۆ دەچنێت. دوو شفتی شەکەین تاقی بەیانیان دەچین بۆ ئیشێکی تر بۆ تەماتەچنین تاقی ئێوارانیش بۆ پەتاتە لە زووسانە ئیشی ترمان زۆرە لە هاوینشا بە هەمان شێوە بژاری مەرەزە ئەەکەین شەڵی تەماتەدا ئەکەین پەتاتە هەر عینی چێت تەماتە ڕێنین هەر عینی چێت پیازەڵ کەندێن بژاری پیاز ئەمانە هەموو یەکەین بۆ بشێوی ژیانیانە نیوەشان تەلەبەی زانکۆن خۆتانزانە مەسروف گرانە کرێسیاریان گرانە. کوڕان و کچانی خوێندکار و دەرچوانی زانکۆ بەناو کێڵگە کشتوکاڵیەکەدا بڵاو بوونەتەوە و بەرهەمی کشتوکاڵی دەچنن. ئەوان بەیانیان بەرەبەیان تا کاتژمێر 9 پێشنیوەڕۆ بە 10,000 دینار و ئێوارانیش لە کاتژمێر 2 پاشنیوەڕۆوە تا کاتژمێر 7 ئێوارە هەر بە 10,000 دینار کار دەکەن. من و خوێندکارێکی زانکۆ کە 3 ساڵە بێ خوێندنم تەواو کردووە بەڕاستی بێومێت بووم لە تاعین چونکە وەک خۆتان دەزانن ئەمە ماوەیەکی زۆرە حکوومەت تاعینی ڕاوەستانووە ئیتر منیش وە بۆ بژێوی ژیانم دەستم کردەوە بۆم کارەیشی پەتاتەیە تەماتەیە ترۆزیە هەری شێک بێ بۆ بژێوی ژیانمانەکەین و بەشێکی زۆری ئەم کەسانی کە لێرەی بینین زۆریان خوێنکاری زانکۆنیان زانکۆیان تەواو کردووە. خوێنکاران و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان دوای ناومێدبوونیان لە دامەزراندن وەک خۆیان دەڵێن ناچارن کار بکەن تا بژێوی ڕۆژانەیان پەیدا بکەن. من ماوەی 2 ساڵم ئیشاکەم خوێندکاری زانکۆم بۆ مەسروفی ڕۆژانم ئەمیشاکەم تا ڕادەیەک ئەتوانێت ئەم پارە مەسروفی ڕۆژانم دابین بکات و هەر کاتێک بچم بۆ داوام ئێوارانەکە ئەتوان بێمەوە ئیشە و ئێمە بانگی بەیانی تا سەعات 9 بەیانی لێرە ئەوین و نیوەڕوانی سەعات 1 تا 6 تا 7 لێرە ئەوین ئیشەکەی. نەسرین جیا لە خەمی پەیداکردنی بژێوی خێزانەکەی دەبێت ئەو خوێندکار و دەرچوانش ڕازی بکات و دڵیان ڕابکرێت کە لەگەڵ خۆی دەیانباتە سەرکار کە ژمارەیان نزیکەی 100 کەسە و ڕۆژانە لەگەڵی کار دەکەن. ئەم کرێکاران تۆ ئەیبینی تەلەبەی زانکۆی تایە بێوە ژنی تایە ژن و مێردی تایە هەمویان بژێوی ژیانیان لەسەر ئەم ئیشەیە بە خۆمیشەوە خۆمان حالێن حەو سەرخێزانی. بە هەزاران دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان لە هەرێمی کوردستان هەن کە حکوومەتی هەرێم بە بیانووی قەیرانی داراییەوە داینەمەزراندوون. دەرچوان دوای ناومێدبوونیان لە دامەزراندن ڕویان لە کەرتی تایبەت و شوێنکارە جیاجاکان کردووە بۆ دەستخستنی هەلی کار. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.